مامۆستا پێویستە لە جەژندا چی بکەین و چۆن بین؟ یەکێک لە حەکیمەکان قسەیەکی زۆر جوانی هەیە، دەفەرمێت ئینسانی عەقڵ جەژن بە دەرفەتێک دەزانێت بۆ عیبادەتی خۆی پەروەردگار، بۆ بەجێهێنانی سێلەی ڕەحم، بۆ سەردانیکردنی خەزم و کەسوکاری کە ئاوا هەمووی عیبادەتی خۆی پەروەردگارە، بۆ یارمەتیدانی هەژاران، بۆ سەردانیکردنی نەخۆش، بۆ هەواڵپرسینی خەڵک. ئینسانی عەقڵ ئەو جێژنەیە بە دەرفەتێک دەزانێت بۆ ئەوەی کە بە عیبادەت بۆی حیساب بکرێ و ڕەزامەندی خۆی پەروەردگار بەدەست بێنێت لە هەر کارێکی چاکە لە سەردان و سێلی ڕەحم و هەواڵپرسینی خەڵک کە جێبەجێی دەکات و کە ئەنجام دەدات، ئەوەش هەر عیبادەتە. خی گەورە بمان گەڕی لەو کەسانەی کە خۆشی و ناخۆشیان عیبادەتە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ عجبا لأمر المؤمن إن أمره كله له خير. سرم سڕماوە لە ئیشی ئینسانی مسلمان چییە؟ هەموو شتێکی هەر خێرە، هەموو کارێکی هەر خێرە. جا دەفەرمێ وەلەیسە ذلك إلا لمؤمن، ئەوەش تەنها بۆ ئینسانی ئیماندار هەیە. ئینسانی ئیماندار وەختێک تووشی ناخۆشی و ناڕەحەتی دەبێت چی دەکات؟ سەبر و ئارام دەگرێت. ئەوەش چییە؟ ئەوە خێر و پاداشتە بۆ ئینسان. وەختێک کە تووشی خۆشی دەبێت چی دەکات؟ سپاسی خوای پەروەردگار دەکات. ئەوەش هەر خێر و پاداشتە بۆ ئینسان. ئەنجا شکریش ئەوەیە کە ئینسان ناز و نیعمەتەکانی لە ڕەزامەندی خدای پەروەردگاردا بەکاربێنێت. کەواتە ئینسان جێژن و خۆشی دەبێت لە ڕەزامەندی خوای پەروەردگاردا بەکاربێنێت. ئەو جا ئینسان شکری خدای پەروەردگاری کردووە. ئەو جا ئینسان خۆشیەکەی بۆ دەبێتە چی؟ بۆی دەبێتە عیبادەت.